دەگوت ئەمە کوو مەسەڵەن ئەگە بمانە یەکێک بەسایمە خوا هیدایەتی بدە یەکێک نسحەت بکەین ئامۆژگاری بکەین دەگوت ئەوەل زاری دەیهینە ناو دڵی خۆمان ئەگەر ئەمە نەچم خۆم لەگەر ئەو کابرایە ماندی نەکەم هیممەت نەکەم لەگەری ئەو کابرایە دەسووتێ دەگوت ئاگری جەهەنەم دەیمە ناو فکر و خەیاڵی خۆم ئەو کابرایە دەسووتێ ئەمن مسڵمانم ئەمن ئومەتی پێغەمبەری خۆم عەلەیهی سەڵات وەسەلام خوا بۆیە ئەمنی ڕەوان کردیە هەتا ئەوانە لە ئاگر دەربینم دەی ئەوە وا دەسووتێ دەری بینە دەگوت بەو شێوەی قسان دەکەین زەگوتی جارێکی ئێمە لە ئەمریکا لە شارێکی دەسووینە وڵاتێکی تکە گوتی ئەمە 7 کەس بووین بیتە ئەوەی کە دادەنیشی یەکێکمان بەتەنێ ماوە هەموو دوو دانیشتبوون یەکمان سڕی لەگەر ئەمریکێکی لە تەنش ئەمریکێکی زەبەلاحی زەخمە زۆر ئەمریکانە زۆر ماشەڵڵا زەڵامی باهی کەلن گوتی ئەمریکێکە تەقریبەن ئەوە نیو سعاتێکی پێچوو لە فڕینێ هات گوتی ئەمە کاکە وەرە ئەو برایەتان مرد دەگریێ ئەمی گوتمە خوایە چی لێ قەومە تەمیش بە پەلە چووم بتمە هەر لۆ دەگریەی گوتی وەڵا لەبۆ ئەو ئەمریکەی دەگریم تم لۆی دەگریێ گوتی ئەو کافرە ئەوە ناو جەهەنەمەیە دخۆستی ئینگلیزیش نازانم هیندیمە ئینگلیزیش نازانم هەتا نسحەتێکم لە تاوان دەگریم تەمیش لەسەر خۆ لۆ کابرای ئەمریکەکەی کردمە ئینگلیزی تم کاکە وەڵا لۆ تو دەگری گوتی هەستاوتی لۆ من دەگرێ ئەم چم لێ کردێ خۆ من دەستم نەدایەتی بە قورئان تم کاکە نا لە پێناوی تو دەگرێ لە بە خاتری تو دەگرێ تو لۆ لە بە من دەگرێ ئەم فەقیر نیمە مەحاڵم باشە گوتی نا دەڵێ ئەوە کافرە بە دینیمە ئەگەر بێت و ئەوە ئیمان نەینی بە محەممەدەن مستەفا ئەوە دەسووتێ خوا دەیسووتێنی کورە خوا لۆ دەمسووتێنی ئەم چم کردیە تی دەجێ ڕادەگری بزانین ئەو برایە چ دەرێ گوتی تی ئەو کابرایە قسەی کرد لۆم تەرجومە کردی وەڵڵا 1 سەعاتی نەمر لەناو تەیارەی گوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله ئەوە زۆر مهمە ئێمەوە ئێمە حەرقمان هەبی لۆ هیدایەتی خەڵک بسووتێن لۆ بۆ هیدایەتی خەڵک نەک وەعز و ئامۆژگاری و محازەرە بە وەزیفەکی سانەوی دابنین دەی ئەگە مەجالم هەبوو دێ متارەکی دەدەم ئەگەنە نا دەبێ هەموو کات ئەتوو بسووتێ کو ئەمن بتوانم ئەو خەڵکە لەو جەهالەت و نەفامی و لەو پاشاگەردانیان نەجات بدەم